بسم الله الرحمن الرحيم. بيارمتي خواو حول قوي إلهي شوي كتروين خدمتنا بو بحث كتري اجتماعي برايك وتيسي حظ أكم أوم بيت الشعر وشريكي باني شاو منو بيت الشعر كي أو شريكم هلا بري شو دسمال قازم بطير نخمشكم وقرطان نملي کس غنچه نهفته در برگ را نچیند کس غنچه نهفته در برگ را نچیند از بی‌حجابی است اگر عمر گل کم است گلی دمودریا زودتر حالا پروشقه و زودتر پرپرویتو هر کسی که شویت گل فروشی گل افسینه گل فروشکان غنچه تیرن داینن تا دیریش قیمتی کرد توزه دم بدریتو لگل فروشکا زاینه تا وقتی خوی من بام بیت خوام حاضر نکردو ولی بحثی خوام دام آدمیت شتێکە لە شعری شێخی سعدیە وەختێ دێژێت تەنە ئادەمی شەریف است بە جان ئادەمیەت نه همین لباس زیباست نشان آدمیت انسان به لباس و ناوێتە انسان بە ڕووتوقوتی بێ حجاب ناوێت بە پۆشتەیش با حجاب ناوێت چون حجاب فقط لیباس نییە و ئادەمیەتیش هەر لیباس نییە دیارە بەحسی ئەمە ئەمشەو دەرمەوردی حجابە تەنی ئادەمی زەرفی هەڵگرتنی ڕۆحیەسی ئەشێت دەفر پختەوێت تا مەزروفەکەی ناوی چەپەڵ نەوێت لێوانی پختە ئاوی پختەی تیافرێتەوە لێوانی چەپەڵ ئاوی پختەیکی تیا پیسەوێت تەن و وەسایلی ئارایشی تەن و وەسایلی نگەهداری تەن مهمن ئیمشەو ئێمە قەستی ئەومانە نییە بێژین لیباس و بەرگ ئەهەمیەتی نییە بەڵکە ئەگەر لیباس و بەرگەکە پختە و ڕێک و پێکی بەشەرەکە نەوێت ئەمە خۆی جارێ عەیبێک ڕۆحەکە لە ناویا تێتە کێشمان و گێرە و کێشە و عەزیەت بۆ بەحسەکەمان ئیمشەو ڕەحەت بگێتە نەتیجە چەند شتێک مقەدەمەی بەحسەکەمانن ئەشێ ئەو شتانە بێژین لەبەرە ئازموونێکی ئەخلاقی لە خۆمان بورین معیارێکی سادەی ئەخلاق هەست بۆ هەمیشەی بەحسەکانمان وەختێ چتێژن فەورەن ئەم ئیمتحانیە لێبورن شتێک ئەخلاقیە ئەگەر تەکسیری بکەی بە تەکتەکی ئینسانیەلی ڕووی زەوی نمونەیەکی بگەی گشتی واجدی ئەو شتە بێت هیچ کێ دووچاری گێچەڵ نەبێت مەسەڵەن ئەگەر حجاب چێشتێک لێ بنێن بیدەینە کولی مردم گشتی با حجاب بێت بزانین کەس لێ قۆمێت و ئەگەر بێ حجابی بیدەینە کولی مردم گشتی بێ حجاب بێت بزانین کەس ئارامش یێمێنێت ئەگەر شتێک تەکسیر کرد ئارامشی ئەکسەری خەڵکی لە بین برد غەڵەت مەساڵی هەمیشەگی تکرارەکەمەوە دزی ئەگەر دزی تەکسیری بکەین کولی مردم بێتە دز ئیتر هیچ دزێ ناتوانێت دزی بکە پس دزی غەڵەت چون خۆی لە بینەوە دڵسۆزی تەکسیری بکەین کولی مردم دڵسۆز بێ هیچ کە دووچاری مشکڵ ناوێت چون هەر کێ گرفتاروێت دڵسۆزێلی عالەم گرفتاریەکەی حەلەک ئیمشەو ئەم معیارە بۆ حجابیش دانێن ئەگەر گشتی ڕوت بێتەوە و گشتی حەیا و شەرمی نەمێنێت چی ئەقۆمێت گشتی بێتی چی ئەقۆمێت ئیسا لە عەقڵی خۆتانە مروری کەن و بەحسەکەیش ئێمە پلەوە پلە ئەچین و شوێنی بۆوە تەکانێک بخۆین گزارشێکە 29 ئوردیبەهەشتی ئیمساڵ لە ڕادیۆ زەبتم کردێ ئەی خوێنمە لە خزمەتتانە 29 ئوردیبەهەشت سەعاتی 2 ڕادیۆی کرماشان مصاحبەکەن تەکی سخەنگوویەکی معتەبەری کشوەرە ئەپرسن لێی وەزعی تەلاق چییە شکری خوا کە ئەژە ساڵی 86 کەمێ تەلاق کەم بووە لێ خۆری ساڵی 77مان نییە منتەها ئەپرسن لێ ێژن دێ ئادەی تەلاق لە ئێرانە وەزعی لە شارەکانی ئێرانە چییە جوای ئوستانەکانە هاتووە ێژێ ڕوتبەی ئەوەڵی تەلاق لە ئێرانە تاران هەسی 21.9 یعنی 22 دانە لە 100 دانە ئزدواج سادەی بکەمەوە لە 5 ئزدواج دنکی ئەوێتە تەلاق جا ئەگەرگەرەکتان نەبزانن تەلاق چییە مناڵێلی زندان دار و تادیب دزێل قاتڵێل مناڵێلی ناهەنجاری ئەخلاقی
شخصیەتێلی زدی اجتماعی 85% مناڵگەلی خانەوادەوێلی بێ سەرپەرست تەک سەرپەرست بەد سەرپەرستن کە دوانیان تەلاق دروستیەکە و بەد سەرپەرستێلی چن تەلاقیان سێوەمی چەر ئەوانە و یەکێک لە مهمترین دەلایلی تەلاق دوانیان ێژم با فرەتر دابچڵەکێن یەکێکیان بێحجابیە و یەکێکیان ئەعتیاد ڕوتبەی دووەم خەیاڵەکەن کوێ هەسی وا منەوە هۆڵمە ڕوتبەی دووەم ئوستانی کرماشان هەسی ڕوتبەی دووەمی تەلاقی کشوەر کە ئەم نەخۆشینە لە واوەشێنیوە ئوستانی کرماشان هەسی بە 57 هەر لە 100 دانە زەماوەن تەقریبەن 16 دانیانەوێتە تەلاق کەنشکی خۆمانەوێتە بێوەژن کوڕی خۆمانەوێتە بێوە پیاو مناڵی خۆمانە ئەوێتە بەد سەرپەرست بێ سەرپەرست دز جەردە نەخۆش گرفتار ڕوتبەی سێوەمیش براکەمان هەسی برای ئێمە کوێست کورسان پایتەخت باوکمانە ڕوتبەی ئەوەڵی هەست خۆمان ڕوتبەی دووەم براکەیچمان ڕوتبەی سێوەم بۆچی ێژم براکەمان بە ئەحتماڵی فرە کورد لە کورد ژنەخوازێ نە لە تورک بۆیە ێژم براکەمان ئەنا ئەو شارەکانی ژەر برای ئێمەن فەرقیانی وەلێ لەرا گەرەکمە نێزیکی بکەمەوە دەردەکە بزانن چ دەردێک ئایسا لە جامعەی ئێمە هەس و خۆمانمان لێ کرێنەوەڵە ڕۆژ بە ڕۆژیش بەرەڵاترەوین یعنی تەلاقمان فرەترێت دەردەکەمان قرسترێت ئەمە گزارشێک و بەرعەکسی هەرچێ دەفحەس گەرەکم و کەمێ لەبەران ناڕەحەت بوون تا قاس پێبورن گەرەکمە بزانم ئەرزشمان چەندێکە ئینسان ئەرزشی خۆی بزانێت و بزانێت کام چتی ئەرزشی هەست ئەگەر ڕۆژێ 2 کیسە پوڵتان بێت دەڵقێک 25 تمەنی ئەمە من لە مامەسا مەلا بەرهان ڕۆژێک بیستم فرەجاڵ بوو دەڵقێک 25 تمەنی و دەڵقێک سکەی بەهاری ئازادی چەسپێکیان داوە یەکێژن بیلکێنە قەیم دەڵقانەوە بنووسەوە قەیە سکەی تەڵاو سکەی غێری تەڵا کاورا تماشا ناوی دەڵقەکان ناکە ئشتباهی ئەیلکێنێتە قەی دەڵقەکانە تمەزە سکە 25 تمەنیەکەی لکانەوە تەڵاکەی لکانەوە 25 تمەنیەکە هێوەش دەڵقی ڕەشە هەر ئەڕوانە بەرچەسبەکەی ئەیوێن ئەینەنە ناوی گاو سندوق دەڵقی 25 تمەنی ئەوە ئەهەمیەتی نییە هەڵی بوری دەرگای لێ قوڵف بکەیت دەڵقی تەڵا موهیممە ئەشێ بیپێچیتەوە هەڵی بوری ئشتباهەن 25 تمەنیەکەتان وە نرخی تەڵا ناسە گاو سندوق 5 ڕۆژ لەو لاسەری لێیان چی 25 تمەنیە چۆن سەرتان لێشێەوە شوێنی ئەوکەیانە ڕاستی ئەو دەڵقە واهێمەی هەڵگرتێ و دەڵقە ڕەشە لیباسەکانمانە و ئەو شتە ها لە ناویە ئەگەر سیرەتێکی پختەوێت تەلاس و ئەگەر سیرەتێکی چەپەڵێ 25 تمەنی کامیانن خۆتانتان مەحەکدا بزانن لە ناوی ئەم دەڵقا چیتان هەڵگرتێ نەوا شتێکی خاستان هەڵگرتوێت لە جێگەیەکە وا ئەمنیەتی نییە یعنی سکە تەڵاکان لە دەڵقە ڕەشەکاوێ لە دەری کەلەوەراداتان ناوێت نەوا شتێکی بێ ئەرزشتان لە بەرگێکی گرانە هەڵگرتووە ها بازێک کەس خۆی تمەنێ ناژی و بەرگەکەی چەندێک گرانە تن آدمی شریف است به جان آدمیت نه همین لباس زیباست نشان آدمیت دەڵقەکە هەر ڕەنگێک وێسکەکانی ناوی قیمەتیەوە نەبان ئەگەر تەڵاون یا ئەگەر غێری تەڵا لە بەحسێلی گوزەشتەوە مەطلەبێکم وتێ ئیمشەو احتیاجم پێ هەست یەژمیوێ ڕاستی ئەگەر بۆ ڕۆژی مەبادا شتێ هەڵگرن چی هەڵگرن بۆ 10 ساڵی تر بۆ 5 ساڵی تر بۆ ئەوە ئەگەر لێمان قۆمیا زلزلەیە هەر چ نەقدینەگیە هەڵگرن بیوەن وەم لاولا دەردتان دەوا بکە وەختی هەڵەوجەلیان قۆمیا هاتن هەرکێ تەڵای پێنە و نەیەتوانی خۆی نەجات بووە کیسەیە برنج زیاتری نەتوانی و بێرێ وەلێ ئەگەر کیسەیە تەڵای بووە ئاوردێتی 1000 کیسە برنجی پێسین ڕاستی ئەگەر من ئاغەمێکوم چیم هەست پێوە دەربچم لیباسەکانم یا ڕۆحی گەورەم باقیە مەرغوب یا فانیە معیوب جسم کە هێوە ئەوێنن فانیە ئەم جسمە حتمەن ئەمرێت کوا باوا گەورەتان کوا خوجوانەکان کوا حەزرەتی یوسف ئیتر خوجوانترین جسمی حەزرەتی یوسف فانی معیوب بوو پوترکیا و لە بین چوو ڕۆحی حەزرەتی یوسفە و داستانی حەزرەتی یوسفە ئیمڕۆ ماوەسۆ یەژن پێی باقی مەطلوب ئادەی چی لە هێوە ئەمێنێتەوە بیچمرن هەر بمێنێت
ئەوە باقی مەطلوبیەوەس ئەگەر وەخوێی بکەن چی لە هێوە ئەگەر ئائیساتەیچە زنوێن بپەڕێ ئیتر کەڵک ناخوات دەستێکتان بپەڕێ ئیتر کەڵک ناخوات باوەکو زنیچن قولێکتان بپەڕێش ئیتر فڕێدن کەڵک ناخوات بینە نەقۆن ئاغامی ژیر کامیان هەڵەورێ باقی مەطلوب یافانی معیوب خەریکی کامیانەوێت ئارایشی جسمەکە یا ئارایشی ڕۆحەکە حجاب بۆ جسمی دانا تەڵاکە ئەناتە گاوسەندوق یا جسمەکە ناتە گاوسەندوق عرضم کردن جسمەکەیش مهمە چون ئەگەر جسمەکە معیوبێت ئەمەکەیش زایەوێت ئەگەر دەفرەکە چەپەڵوێت خۆراکەکەی ناوی ناخورێت وەلێ مهم خۆراکەکەس هیچ کەسێک دەفر بۆ دەفر ناسێنێ دەفر بۆ خۆراکەسێنێ تەڵا عەزیزە لای هەر کەسەوە بۆیە داینانن بەدەم دەسەوە ئادەی لە خۆ عەزیزتر چییە؟ حازری هەرچێ چتە بۆی خۆ نەجات وێ ها داستانی کاورا سەریانەوڕی 3,000ەکەیدا سەری نەوڕن جاری بەرم وتم لە خزمەتتەنە بیان کرایەتە 200,000یش هەرەیدا بۆ ئەوە بەعزێکنیان بیستێت تکرارێکەم و هێژێ پیاەکیان گرتووە یانوەر 3,000ەوەی سەرتەوڕین ئەوەڵ نییەدا لە مۆلا وەختێکانە چقۆکیان ئەوڕنایانە ژێری ملیوتی کورە مەکەن برا بەخوا مفتە تیان چی مفتە وتیوە نرخی گۆشت گوێرەکەی چەر مفت ئەگەر پانسەیەکیان بوتەیە هەرەیدا ئەگەر کەسێک گەوهەری وجودی خۆی بزانێت چنێکەشی حازرە تەواوی وجودی بووە گەوهەرەکە لە دەستنەوە چون ئێمە خۆمان لە هەرچێ شتە عەزیزترە بۆمە تەڵا عەزیزە لای هەر کەسەوە بۆیە داینانن بەدەم دەسەوە ئادەی سەتڵی ئەشخاڵ وا لە دەریکەوەرە یا گاو سندوق تەڵا وا لە ملا وا لە باوەشە وا لە قەڵبە یا ئەو شتانەی لە دەستشوێیە لە خۆمانی دوورەخەین کامیان ناسە بەری دەستی خەڵک ئەویانە بێ ئەرزشە کامیان لە خەڵک پاراستێ ئەویانە ئەرزشمەندە ئیتر ئێمە ئیمڕۆدا ئەڕوانین هەر کەسێک خۆی بپارێزێ لە خەڵک ئەوە ئەرزش بۆ خۆی قاعلە و هەر کەسێک خۆی ناسە بەری دەستی خەڵک ئەوە قیمەتی کەمە حجاب دوانە براگەن حجابێک دەموچاودا ئەپۆشێ فرە ڕەحەتە و یەک دەقیقە مەیلی بێ بە حجابەوی مەقنەعەیەش نێبی کاتە سەری پیاکیش دگمەکانی ڕێک و پێکەڵ پێک تەواو بە حجاب حجابێکی جووا لە ناوی دڵە ئامی ڕووتەکەوێتە بەری چاو و چاوتە قوچی ئەمیانە ئیتر هیچ کێ ناتوانێت پێتی بکوچێ مەوەرە خۆ ئەویانێژن پێی حجابی دەرونی حجابی بیرونی ێژن پێی سوورەت حجابی دەرونی ێژن پێی سیرەت بە ئەتفاقی ئینسانێلی عاقڵ ئامی با حجاب سیرەتی با حجابە نەو سوورەتی با حجابێت سوورەت علامەتێکە لە دەروون ئەها ڕەنگ سوورەوێتەوە ینی گەرمی ئایسا هەرکێ بڕوانێ ئەوم نازانێ گەرم کێ بزانێ شاید من شەرم مرتومیەتی هەرەقم کردێت شاید خەجاڵەتی بکێشم هەرەقم کردێت دەرونی من بە ئاسانی بۆ تۆ ناناسرێت تۆ هەر زاهری من نەتوانی قەزاوەت لێ بکەیت بۆ ئەمە ئینسانەکانتان لە ڕووی حجابی دەروون و بیرون پێ معرفی بکەم 4 کەلیمەی تازە دروستکراوتان پێیشانە برایەکی کورسانی هەفتەی بەرنگ پێمی ئیشاندا بۆ مەوزوعێکی تر وەلی من بۆ مەوزوع ئیستفادەی لێ یەکەم هێژێ ئینسان لە ڕووی حجاب ئەوێتە دوو دەست یا دەموچاوی با حجابە یا بێ حجابە ئیتر لەمە زیاتر نییە ها ئەڕوانیتە تەلەڤیزیۆنە شەبەکەیەک با حجابە شەبەکەیەک بێ حجابە هێمە هەر زاهریانمان چاو پێکرێ خوا ئازانێ و بازیگەرە سەعاتێ لەوە بەربەر لەوە بێتە سینما چکارەوە هێمە دەرونیمان خەوەر لێ نییە یا دەموچاوی با حجابە یا بێ حجابە دڵی چی یا با حجابە یا بێ حجابە ئیسا 4 حاڵەت دروستەوێ ئەوەڵین ئامەکە ئامێکە هەم دەموچاوی با حجابە هەم دڵی چی با حجابە یعنی ڕووتی چی بکەیتەوە هەر پەن ناوە ڕووتیش بنەیتە بەری دەستی هەر پەن ناوە هەرکایەکیش بگەیە پێی ڕووت نییە پۆشتەس ئەم ئامەوە هەمیشە با حجابە و دڵی چی هەر با حجابە مەلایکەس من ێژم پێی مەلەکی ئەمە ئامێکی مەلەکی ڕووتی چی کەیتەوە پەن ناوە ڕووتیش بنێتە بەری چاویت ئەم چاو قچێت بیچ گەیە پێی پۆشتەس لە هەر حاڵەتێک ئەمە ێژن پێی ئاغەمی مەلەکی ئامێکی ترمان هەست دەموچاوی با حجابە یعنی وە سەر و سوورەت بڕوانی پێیە 100% با حجابە بەشک و لەم ئوممەهات المومنینیش سعی کردێ باشتر حجابی ڕعایەت کردی وەلێ دڵی بێ حجابە یعنی لە دڵ و هەمیشە بۆ فرسەتێک وێڕی
بۆ پەنێک ئەگەڕێ کەس نەوە دیارە هەزاران پەنەها کەسیش وە دیارەیەوە شوێنی مشتری ئاگەڕێ من وەم ئاغەمە واوە زاهر هێمەی خەڵەتانەوە وە باتن شەیتانە یەژم ئاغەمی کەڵەکی پس یەکێکیان مەلەکی و یەکێکیان کەڵەکی و کەڵەکە کات فێڵەکات ئاغەمێکی ترمان هەست دەموچاوی حجابی نییە لە کشوەرێکانەوە کەسێک فێری کردوێت تا ئیساتە کەسێک نەوە نەسیحەتی حجابی کردوێت یا تا ئیسا ڕازی نەوە لە قەوڵی کەسێک بکە وەلێ لە دەرونی خۆیەوە سکە تەڵاکانی وا هەڵگرتێ ناڵێ هیچ کەسێک بەلار تماشای بکە حجابی زاهری نییە ڕوتە ها لە ئەمریکا ها لە کەنەدا وەلێ لار تماشای بکەوە ناوی چای پێژێ تۆ ئەدەب و بۆ نییە نازانی من وجودم قیمەتی هەست بۆم تۆ حەق نییە بێ قیمەت تماشای بکەی ئەم ئاغەمە فەلەکیە یعنی پادەرهەواس گزارش ناوە من پختە من تا عەزیەتی نەکەم ئەعلام ناکا پێم حەقنەوە بکەی زاهری ێژێ ئەمە ئازادە تۆ ئەتوانی تماشای بکەی خۆی گرفتار کردووە با وجودێکە عەلاقەی نییە ئەمە ئاغەمی فەلەکی و آخرین ئاغەمێکە نە دەموچاوی حجابی هەنە ڕەفتاری ئەمێژن پێی ئاغەمی چی ئێوە بێژنی ئیتر دازانیتان خۆتان ئەمە ئاغەمی ئەڵەکیە ئاغەمێکە بۆ هیچ مەکتەبێک دروست نییە من ێژم ئەم ئاغەمی ئەڵەکیە ماقوڵترە لە کەڵەکیەکە چون 90% پەنگەلێکە ئەدرێ بە هێمەها ئامەلی کەڵەکی دایەنە پێمانە و قەیافە با حجابن لە سەفی با حجابە لا وێسنەوە لە هەرچێ پەنە ئەیەن و ئیسمی کێش تەواوێت و ئیسمی با حجاب تەواوێت ناسکە ڕوت و قوتەکان وا هەر پەنێ بووێن و ئیسمی خۆیانە و کەسی تر نافەوتێنن کەڵەکیەکان منافقن ئەمە ڕاحەتترە ئەگەر بێژین سفەتیان چی ئەم چوار سفەتە ئیسا هێوە لە نەزرا بورن هێمە فرە کەسێکە وێنێم ڕوت و قوتەوە لێ واقعاً با حجابە سیرەتی با حجابە فەقەت لە سوورەتا لێشێویە ئەگەر سوورەتیشی ڕێککای تر تەواوە جا هێمەی کورد ئەگەر موسڵمانیش نەوایەن چیمان با حجاب بوو قەتعاً سوورەتمان با حجاب بووە لیباسی کوردی تاریخی کورد تماشاکەن بەر لە ئیسلام تا ئیساتە حجابی واتی لە خواوە زیاوێ ئەگەر غیرەتیش بپرسی ێژن کێسی ێژن پیاوی کورد برا ئەگەر ئیمانت نییە غیرەتت ببێ لەوە جێ خۆیان با ئەو چتانە بۆ بێژم ئینسان ئەگەر غیرەتی بوو غیرەت ئیجازە ناغات بێ ئەخلاق بێت ئیجازە ناغا لە مەحەکی ئەخلاقان نمرە نەگرێت کەسانێکە بێ حجابی ئەکەنە پیشە نەیانزانیە بێ حجابی سنحێکی کەمی هەیە ئادەی کێ حەز ئەکا لە پیرە پیاوێکی بێ حجاب کێ حەز ئەکا لە پیرە ژنێکی بێ حجاب هەر دە 15 ساڵ فرسەتی بێ حجابی چمان هەست وەلە 30-40 ساڵی عمری دنیا و قیامەتمانی پێ تێک ئەچوات بۆیە یەژم ئەمە فانی معیوبە ئەوەکە باقی مەطلوبە فرەی پێ ناچێت تۆیش پیرەوی زەرد و زەعیف زەمینگیر ئەوی ئەوە وا ئیمڕۆ ئەنازێ سەحات پیرەوێت ئەویش فرەی پێ ناچێت تۆیش پیرەوی زەرد و زەعیف زەمینگیرەوی گشت ئەدەی لە دەست هەوەس و عەشرەت تۆش تووشت تێ ئێش و خەفەت و حەسرەت ئەوانەوە بێ حجابی زندگیەکەن بە ئەحتماڵی فرەت تووشی بیماریەلی جنسیەون نمونەیەکیان گشتان لێترسن لە ئارایشگا تووشتان بێ ئەیدز ئەمان هەروە ڕۆژی ئاشکرا هەمیشە تکێم بیماریە سەرۆکەلەوە من ناژم بێ حجابی قەتعاً ئەگێتە زنا وەلێکانە مقدمەیەسی وەکی سیار ئەحتماڵیە بێتە ئاعتیاد وەلێ هەر سیار کەشێکیش معتاد ناوێت وەلێ فایدەیەکی لە زێنی ماوا جێکەوتێ بێ حجاب ئامادەی فەساد ئەشێت دابچڵەکێت لە خۆی با من بێ حجابی مقدارێک تەوزیح بۆمە بۆچی لە دنیای ئیمڕۆ بێ حجابی مودە بۆچی لە دنیای ئوروپا ئاغەمی بێ حجاب لە تلڤیزیۆنەکانە ئیشانەگەن تا بزانین بۆچی ئێمە کەوینە شوێنی ئەوان ئایا شرایطمان وەکی ئەوانە یا وەکی ئەوان نییە ئەوەڵین شتێکە بێ حجابی باعث بووە لە ئوروپا وجود بێت بازاڕی اقتصادیە گەرەکیانە هەرچێ شتی دنیاس بیرنە دەستی خۆیان لە دنیا لا عەقەل یەکێ لە چتێلێکە وا گشت بە شەرێک ئەگەر تربیەت نەکرایە حەزی لێکا غەریزەی جنسی
ئاها بۆ بێژن تۆپێک گران قیمەتە ئێنە دەستی فوتباڵیستێکی ماهرۆ شوتی دەکا ئام تا ئەو تۆپە بسێنێ ئاها هەرکایە گەرەکیانوێت تەبلیغی شتێ بکەن تەکی شتێکی تری خوجوانایشانیان تەکی غەریزەی جنسیە شتێلێکە گەرەکیانە بیگەێنە قیمەت ئیشانیان تا وەختێ غەریزەی جنسی و جوڵیا ئەو شتە بکەوێتە بیری تا وەختێ ئەو شتە کەوتە بیری غەریزەی جنسی زۆرت بۆ بێری نەتیجەتەن ئەشێ بۆ ئەوە ئەم شتە ئیجاد بکەن ژنێک ڕوودکەنەوە پیاەک ڕوودکەنەوە حیسیەتی بەشەرێک بوون تا شتەکە بگەێنە قیمەت ئەو وەختە ئینسان لە مەحرومیەتا گشتێ خۆشە بووی هێوە وەختێ برسیتانەوە دیتانە چەندێن نانی وشکیش خۆشە ئەگەر تەعام کولیست بەگەر سەرسەری چۆ دیرەت دەست دەهات خۆش خۆری ئەها ئەو لە تینێتیا چەندێ خۆشە نان لە برسیەتیا و خەو لە شەکەتیا وەختێکانە مەحرومیەت فرەوێ گشتێک خۆشەوێت بێعەرەبیە ئەم شتە بۆ مەجڵسە وەلێ چون عیبرەتەیەژن شەڕ هاتەوە شەرمی بڕیە تماشای قورئانیش ئەگەر بکەی فرە شتێکی ڕووکی تیا و تیایە ئینسانێک لە هەر جنسێک وەختێ مەحرومیەتی بوو کەمترین غەریزەی کەمترین محرکی جنسی لەزەتی هەست بووی کەمترین شتی شوەکەی کەمترین شتی ژنەکەی لەزەتی هەست بووی وەلێ وەختێ نریا بەری چاوی ئیتر حوسڵەی نامێنێ ئەها وەختێکانە برسیتە خۆراک چەندێ خۆشە وەختێ خەریکی تێرە خۆی حوسڵەی نامێنێ وەختێ تێر و خوارد بێژن تۆزێتر بخواتێتە شەڕ لە ئوروپای ڕووتا وەختێ مناڵێ تێتە دنیا ڕووتەوێنێ وەختێ گەورەوێ ڕووتەوێنێ وەختێ ئەوێتە پیا هەر ڕووتەوێنێ وەختێ ئەوێتە ژن هەر ڕووتەوێنێ ئەم چتی ڕووتەوە ئەشیایە جازبەی بووایە خامۆش بوو من نایەژم ئەسەری نەماوە وەلێ ئەسەرەکەی وەکی جامعەی باحجاب نییە نەتیجەتەن ئەگەر کەسێک گەرەکی وێت انتخاب بکە یەژێ ئەشێ سیان دوێنم خاسەکەیان انتخاب بکەم ئایەوە وەختێک کەوشێ بسێنن 5 مەغازە ئەڕێن ئەگەر مەغازەکان ئیجازەیان نەدایە کەوشەکانیان بێنن ئەوەڵین دانەتان بۆ بۆیە ئەتان سند لە جامعەیە ما گشت کەسێکە توانێ شوو بکە ئەوەڵین کەسێکە تێتە دەری ماڵی حەزی لێکرد شووی پێکە وەلێ لە جامعەی ئەوروپایەژێ تا نەیچەشم وە شەرتی چەخۆست نایسێنم نەتیجەتەن ئیساتە ئاماری ئزدواجی ڕەسمی لە ئوروپا 1/11 ئزدواجێری ڕەسمی کشوەرێلی خاوەرمیانەس یعنی ئەگەر هێمە 10 دانە ئزدواجی ڕەسمیمان بێت لە دەدانە ئەوان لە دەدانەکە شاید 1 دانە ئزدواجی ڕەسمیان بێ دەرنەتیجە ئەگەر ئەوانە ئەهلی علمن تماشای مەقالاتی جامعەشناسی و ڕەوانشناسی بکەن والدەینی فەرزەندانی تەکوالد یعنی باوکی نییە هەر دایکی هەیە وە قەوڵی خۆمان وەلەد الزنا لەوێ نەفرە بووە هیچ کەسیش حاضر نییە سروەتی خۆی باتە وەلەد الزنایە بەسە زوان هەرچەند ئاغامێکە بێ ئەختیار و دەسەڵاتی خۆیاتێ دنیا وەلێ حقوقی باوکداری نییە باوکێک نییە وەبانی سەری وە بێ دەلیل هەتیمە وە بێ دەلیل کەس نازی ناکێشێت بەنابەرئین پەرێشان حاڵ دەرتێت هیچ کەسێک سروەتێکی بۆی دانەنا تا وارسی سروەتێک بێت بتوانێت سنعەتێک و فەنێکی بێت ناچارە ئەویش هەر ئەو ڕێگە هەرزانەکە بوورێتە بەر ڕێگەیەکە وەڕەحەتی ئەتوانێت ئەمیش جازبە پێیا بکات مەڕوان نەتلیزونەکانی ئوروپا ژنە ڕووتەکانی واتیە ئایا ئەو ژنە ڕووتانە و ئەو پیاوە ڕووتانە دوای 10 ساڵی تر ڕوویان هەست بێت نەتلیزونیشانیان بن هەرگیز ئەپرسن ئەوانە چیان وەسەر هاو لەسەری پیریا شانە دەنەمەلی قۆڵی کام کوڕا و کام کەنشکا لە پیریا کێتی کێنانەکاوە دەمیانەوە ئەم سوعالانە تلیزون جوای ناداتەوە بینینی چی سەرمان لێ شوێنێت هەرگیز سەرتان لار کردێسەوە ناوی فکری مناڵگەلی 5 ساڵان و 10 ساڵانێکە لە ماڵیانە ماهوارەوە بێڕەحەتی تماشاکرێ چ پەنیەلێک ئەوەن زانیتانە ئەگەر نەتانزانیە خۆتان دابورن لە مناڵەکانتان هەرواوە بێ ئەختیار زوانەکەتی یاگرتووە و فەرهەنگەکەتی یاگرتووە بێ ئەختیار شتەکانیش لە تلیزنەکە یاگرتێ خەریکە ئەیکا نایشزانێ یانی چی هەروە بووکڵەیە ئەرێەوە باشیوە هەنۆز مناڵی نەوەتەکی بووکڵەکەیە کەنشکێکە مەمکەی پێوە کوڕێکە چێوێکی گرتەوە دەسە و جیاتی ئەسپ سواری بووە هەروە ئەو جۆریچە فیلمێکە دیە پیاەکتێکی ژنێکا چۆنوە گەرەکێ وا بکەم نایشزانیانی چی بەنەیخوا گوناحی نییە کەسێ نەزانێت چی خراوە و چی خاسە کەسێ نەزانێت چی درۆ و چی ڕاستە چۆن بزانێت چی خراوە و چی خاسە هێمە فەرهەنگی وڵاتێکی ترمان هاوردێ لە وڵاتێکی ترا خەریکین کاری پێکەین تۆ ئەتوانی وە گەواهینامەی ئێرانەوە وە قوانینی ڕاهنمایی و ڕانندەگی ئێرانەوە لە ئینگلیسە ڕانندەگی بکەیت ئەوان وەلای چەپاچن ئێمە وەلای ڕاستاچین بچیتەوێنەوە کێوانەکەیە کوژرێ ئەوانیش بێنەراوە کێمە نەکەنە کوژرێن
کەسیش دژمنی نییە تەکیانە فەرهەنگەکانمان فەرقیە ئادەی ژنێکی ڕووتی ئوروپایی عورزەی هەست لە ئێرانەوە ڕووتی ڕۆژێک لە خەیابانێکا بگەڕێ هەرچەند بێحجابی فەرهەنگێسی ئەوران نایدێرێت وا بکاتە هەروە وەسیلەی بێحجابوەلی لە ڕەنی خۆی نایڵم بگێت هەماڵ هەڵی قەپێنن ئامەلی باحجاب کاریان پێوە نییە هەر کەسێ بێحجابە باحجابوەل تایسا زەرەرێکیان لێ نەداوە هەر بێحجابێک تووشی گرفتاریاتێ بێحجابوەل تووشی گرفتاریان کرد من حجابە واقعیەکەیەژم هەم لە سوورەتا هەس و هەم لە سیرەتا هەس نە حجابە درۆی نەکەن وەختێکانە تماشای کشۆرەلی ئوروپاییەکە یێژن فەرزەندی کەمتەر زندگی بێتەر ئاخر ڕاستەکەن ژنێک مناڵی بوو قەیافەی ئەشێوێ هیچ پیاەک وا هەمیشە قەیافەوەلی عەجیب و غەریب لە تلڤیزیۆناوێنێ حەوسەڵەی ژنی قەیافە شێویایی نییە دەرنەتیجە هەرگیز حاضر نییە ژنێ بخوازێ بۆمە مناڵی بێ و پشێوێ هەمیشە وا لە فکرێەوە ژنێکی بێ هەرگیز مناڵی نەوێت هەر ئەمەسە ئوروپا مەخسوسەن ئیتالیا ڕشتی بووەسە 2 منفی یعنی 247 ساڵی تر ئیتالیا یەک دانە ئیتالیایی تیانە نەسڵیان منقەرزەوێت ئەی کێوێتە جێنشینیان سوئد تماشاکەن 500,000 نەفەر کوردی واتیە سوئدیش ڕشتی منفی هەست وەمز و سوئدیش منقەرزەوە کوردیەل و فارسێلی ئێران و ئوروپا و ئافریقا و ئاسیا هەرکێ چۆ بێنێ ئەوی نەخاوەنی کشوەرەکەیان ئەمە یەکێ لە خوتورەغەلیانە نەسڵیان خەریکە منقەرزەوێت بەڕاستی ژن تەمایلی بە مناڵبوون نییە و مناڵیەلی ناخاستە پڕی پەروەرشگاوەلن و سرای ساڵمەندەکانیشیان پڕی پیرەمەردە لە پیرەمەردێلێکە کەسی نییە لەسەری پیریەوە خەی بکە هیچ کەسێکیش زاتی نییە مناڵی بێت چون دایکەکەی ئەچوات یا باوکەکەی نەیگەرەک ئەی چی بکەن ئینسان نیازی بە تەعەلوق هەست خۆشی تێ کەسێکی بێ تایسا ڕوانیتانە گشتیانێکێ سەیەک یا پشیلەیەکیانێ ئاخر بێتاقەتە نەشەیەکێکیان بێت و خەی بکەن بیلاتەژی قەزێکە تماشای وڵاتی خۆمان بکەن ئەگەر کەسێک کەمێ دێر مناڵی بێت یاخوا هەر کەسێ مناڵی نەوە زووتر فەرزەندێکی ساڵە خوا عەتای بکا پێی هێمە نازانین مناڵیانی چی فرە کەسێکی سا مناڵی هەست و کزەی لە پیریا ئەوێنێت مناڵدار فەخری مناڵ نەکا و بێ مناڵیش خەفەت نەخوا هەر شکر بکات وەلێ تماشای ئەو کەسانە بکەن مناڵیان نییە چۆن مناڵی خەڵکە لاوێنن خەڵکیش نییە مناڵێکیان پێبەن بیلاوێنن دەرنەتیجە گشتیان سە و پشیە لاوێن هێمەش ئشتباهەن پشیلەیەک کە نشکێکمانێکەوە باشەوە بازاڕە ئەڕێ نازانێ ئەمە یانی چی سەیەک ئەکاتە کۆڵەوە بازاڕە ئەیگەڕێنێ لە کرماشانە لە تارانە ئەیخاتە ناوی ماشینێک ئەیگەڕێنێ نازانێ ئەمە ئەوان دەردە لێیان قۆمیا ئەم وەمو دێزانیت منی تر فرەت دەردی ئوروپاتان بۆ باز ناکەم چیان لێ قۆمیاوە خۆیان باشە زانن چیان لێ قۆمیاوە خۆیان باشە زانن ژن قیمەتی نەماوە و خۆیان باشە زانن نەسڵیان خەریکە چی وەسەرتێت و وەختێ داوای دەرمانی ئەم دەردەکەن ێژن پیان حەجابێژن دەی حەجاب ڕەعایەت بکەین بازاڕی جاهانی لەدەسەوێن دڵی نەفحی پوڵیان نایە گیان ئەوێن جیاتی پوڵ ئیتر ئەمە غەڵەتی بەشەریەت بۆیە لە فەرانسا ئەترسن کە نشکێکی مسلمان و حەجابۆ بێت چون محەجەبەکان شیرینترن لە بەرچاوی دانیشتجوەکانیان و محەجەبەکان فکریان هەست تا دانیشتجویەک ناوی خۆی عەوەز نەکا و دینی خۆی عەوەز نەکا هیچ محەجەبەیەک مەرحەبای ناکا حجاب ئیسا بووەسە حەملە بۆ ئەوە داخەکەم لەم بازاڕاوە حجاب بەر لە ئیسلام مدووە لە سەدری ئیسلامە و عەسری تکنۆلۆژی و ئەلکترۆنیکا وێواشیاواش خۆمان خەریکین لایەوەین بەراگیان من حجاب منزورم حجابی ئیسلامی نییە یەکێ وا تێ نەفکرێت چون من هەر خۆم حدودی حجابی ئیسلامی بە دقت نازانم ئەوە ئەشێ مامۆسایە بژێتی من ێژم حجابێک کەرامەتی ئینسانی جارێ لەبینەوە مێڵە لەبین بچوات گوڵێکی دەمۆدڕیانمەوە هەر کەسێک بۆ مەیلی خۆی فولێ بکە و پەڕپەڕ بکاتەوە قیمەتی تێتە خوارد و ئەگەر گەرەک توێ حجابی ئیسلامی بێژی لە متەخەسسەکەی بیپرسە ێژێ ئەوەڵ ئینسان و لەولا سەڵمان ئەوەڵ سەڵمان و لەولا مسلمان سەڵمان ئینسان و حجابی ئینسانی بەر لە مسلمانی بوو ئیستا ئەی برا لەگەڵ تۆمە چون فرە کەسێ وازانێ من وەختێژم حجاب وە ژنمە نازانێ پیاویش حجابیە ئیسا ئەی برا لەگەڵ تۆم ئەوێ ئەردینت نییە وجدانت بوێ ئەگەر مسلمان نییە وجدانە خۆ هەست ئیسا ئەی برا لەگەڵ تۆمە ئەردینت نییە وجدانت بوێ حەیفە بۆ کەسێ
بۆ کەسێ بێژێ من مردم بکەفێتە شوێن ناموسی مردم. ئیستا لەگەڵ تۆمە ئەی برا وجدانت بوێ، ئیستا لەگەڵ تۆمە، ئیستا ئەی برا لەگەڵ تۆم ئەوێ ئەردینت نییە وجدانت بوێ. حەیفە بۆ کەسێ بێژێ من مردم بکەفێتە شوێن ناموسی مردم. دوارە مقدارێکی تر لە پەیامەدێلی بێحجابی ێژم. بێحجابی باعث بووە لە ئەوروپا بکەفینە شوێنی دروستکردنی دەموچاو و دەوری با ئەم شتانە هەمتر معزەرەتخایی یەکەم لە کەسانێکە نیەنە مەجلیسا و دوایی ئەم سیدی ئەوێنن. من مەجبورم ئەم قسە لە بکەم. لە ئێرانە ئینسانێک بۆ انتخابی ژنێک فقط دەموچاوی و باڵای تماشاکە. لە ئەوروپا لە ناخونی پێی تا تەوقی سەری ڕووتاشە گشتی ڕێکوێت. دەرنەتیجە هەرچێ ژنی ئەوروپاس بۆ شوکردن سەختترین امتحانیانەس، چون گشتیانیانەشێ تماشا بکرێت. وەلێ ژنگەلی ئێمە وەختێ ڕوتنیەن هەر فقط دەموچاوێکە و بەس. وە چون هێمەوە شوێنی سیرەت و ئەخلاقە ڕێن دەموچاوەکەیش فرا ئەهەمیەتی نییە لە وڵاتی ئێمە. ئەخلاق فرا ئەهەمیەتی هەست لە وڵاتی ئێمە. ئەوروپاییەک بۆمە لە بەرچاوی شوەکەی نەکەفێکە تەلاق فرا مهم نییە لەوێنە. لە ئەوروپای چای ئینسانی بەرزمانەست لە بیرتان نەچوات برا. من بێحجابەکانیژم وا لە تلیزوونە ئیشانمانێندن نەما هەوارەوە. من قسەی ئەو ئەفرادانەوەکەم. ئەنا فرێ لە موسڵمانانی شاری خۆمان ئیمکانی ئێستا لە ئەوروپاوە. هەروە و عەزەتەوە وا لێرا بوون. وەختێ لەوێنە تماشایانەکەی ڕوت و قوتی ئەو ئامەلە نایەڵێت انتخاب بوون. بەنابەرین فرەتر مەجبورن دەموچاویان پختە بکەن و بەغەنیان ڕێک و پێک بکەن تا ئەخلاقیان ڕێک و پێک بکەن، چون کەمتر کەسێک لەوێنەوە ئەخلاقش نەخوازی. پس ئەم حاڵەتە بووە بەعەسیەوە سوورەت بسازین و سیرەت لەبین بوون. تماشای ئەم خەیابانی چە بکەن، دوکانێلی سوورەت سازی فرەترن لە دوکانێلی ئەخلاق سازی، چون خەریکەوەکی ئەوروپای پێتی. دەکەکان تماشاکەن، فروشەندەکان گوناحیان نییە ئەگەر تەقازانەوێ عەرزە ئەنجام ناوێت. وەلێ فروشەندەکانیش مەوازە بوون. برا بازێ چ تەنۆز ڕێکی فەرهەنگی ئێمە نییە، بازێ چ دواوە دزیوە ئەفرۆشێ ئەسڵەن ڕێکی فەرهەنگی ئێمە نییە، ژێرەوە ژێرە ئەفرۆشرێت. زەواڵی عەلاقەی ژنوشوویی یەکێ لە پەیامەدێلی بێحجابیە. ئیتر ژن پیاو دڵی وە ژنەکەی خۆش نییە، ژنەکەی چاو پێکەوێ و ژنگەلی ڕووتی چاو پێکەوێ ئەوان لەم خجوانتر نە حەوسەڵەی نەما لای ژنەکەی دانیشی. پیاوەلی ویان پیاتێ ژنەکانی چەرویان پیاتێ. فیلمەلی مستەهجەنی ماهوارە بۆ وەسە پیاوژنەکان بەشکەم کەمێک گاز غەریزەیان بژوڵێ و یەکۆ زندگی بکەن جارە یەکتری جێنێڵن. وەلێ هەرچێ فیلمەکانیان فرەتر بێزارەون لە یەکتری، چون ئەمان پیرەون و فیلم هەرچێ ڕۆژە هەر جوان تێرن. یعنی نمایشگەریەلی پیربوو فرەندن تێ جوانەنە نەشوێنی. ئەم تا 80 ساڵ لەبەری تلیزیۆنایە ئەم پیرێوەلێ نمایشگەرەکان هەر جوانن. غافڵ لەمە یاروانی جوان دەڕزیان و کەسی تر پاپیان نەوێت. ئەمیش ئەشیا قبول بکایتر کوێ. یەکێکی تر لەو شتانە ئەفزایشی تەلاقە باسم کرد، عەلاقەی نییە پێ. ئەم ژنە ناتوانێت وەکی یاروانی تلیزیۆن پیاکەی ڕازی بکە، پیاکە ناتوانێت ژنەکەی ڕازی بکە. ئەم کەنشکە تەکی دەستگیرانەکەی وەکی ئەوان ڕەفتار ناکە. هەنۆز نەگەینە سەر خۆشبەختی بەدبەختی تێر نەما. تەلاق ئەوجی بەدبەختی جامعەس. فەرزەندی زنا لە ئەوروپا لە ساڵی 1983 یەک سێوەمی مناڵێکە لە سان فرانسیسکۆی ئەمریکا هاتنە دنیا فەرزەندی زنا بوو. یعنی مناڵێکە ئەشێت دەستی گەرمی باوک نێوەبانی سەری و دایکیی چون شوویەکی نییە مەعیشەتی تامین بکە، یا ئەشێ بڕوە بۆ کاری ئاشێ مناڵەکەی باتە پەروەرشکە. هەم بێسەرپەرست، هەم بەدسەرپەرست، هەم بەدبەخت. ئەمە فرێ پێ ناچێت لە وڵاتی ئێمەیچە پێش بێت. ئاماری تەلاقێکە ئیمساڵ لە ساڵۆنی هەڵانی ئاوتیانەوە منی تر ڕوون نییە بێژمی پێتە، چون زیقەکەن. قەسەم بەخوازاتم نییە بێژمی لەوێنە مەحرەمانە ئێمە باسیمان کرد. وڵاتی خۆیشمان ها دوور نییە لەو خەتەرانە. یەکێکی تر انقرازی نەسڵە عەرزم کردن نەسڵی ئەوروپا خەریکە چۆن منقەرزەوێت، چۆن خەریکین گیانەرین. لە سوعدا هەر ژنێکی ئێرانی مناڵێکێوێت، هەر ژنێکی مەهاجر مناڵێکێوێت، نام 500 دلارە چەندێکە مانگانە پوڵیێنێ لە سایەی خواچوون لێ بەرەیان لێ شل کردی. هاکە ئەوانمان منقەرز کرد و خۆمان بووینە جێنشینی. وە بێشەڕ وڵاتەکانیان خەریکە ئەگیرێت.
و بێشەڕ ئەوان و بێحجابی وڵاتەکەیان تەسلیم کردەوە ئێمەوە حجاب وڵاتەکەیانمان گرتێ ئاخر ئینسان و بێ مناڵ چۆن تابورن تاقەت بوون ێژن ڕێویە دەستی نەگەی یا هەموور یا مەیمونێک بێژین باشترە یانوو بۆ نایخۆی با حیزخاوەن تاڵە زاتیان نییە مناڵیان بێت ێژی بۆ ناوێژە بێفەرزەندی زندگیە بهتر نە فەرزەندی کەمتر هەر بێفەرزەندی زندگیە بهتر ڕاستی چەکە مناڵی بێت ژنەکەی یا پیاکەیەکی کیانیتر حوسڵەی نامێنێت فرەیتر ناچم ژنەکان پیرەون شوویەک نییە لە پیری چاتەکیان نابێت چون مەعیشەتێکیان نەماوە لە پیریە ژنەکانیان بە شدەت ئەفسوردەوەون فەرزەند خاندەگی بووە سەمت چون خۆیان زاتیان نیە مناڵیان بێت چون مناڵی حازر تێن شۆخەیەکە نێژن پیایە گەرەکی و زوو بکەوێتە ڕێ وتی گەرەکمە بووەمە بەری ڕەفیقەکانمە وتیان چوت ژنێکی خواست دوو مناڵی بوو وتی با من دوو مناڵم بێ زووتر سەر و سامان برم زاتیان نییە مناڵی خۆیان فەرزەند خاندە انتخابەکەنە چون لە پەروەردگا مناڵێک تێرن نام چۆن عەلاقەی باوک و دایکی امکانیە لە بینیانەوە وجود بێ و حیوانات و ئەمانیشمە بەحس کرد ئیتر ناچم باسی ناکەم ئیسا معیارە دەم ڕاستی لە وڵاتی ئێمە ئەم کەنجە لە خۆیان ڕوتەکەنەوە ئەم کوڕێ لە خۆیان بێقاویلەت و پەستەکەن تایسا پرسیانە کەنیشک شووە چ کوڕێکە کات کوڕ شووە چ کەنیشکێکە کات یا بێژن کوڕ چ کەنیشکێکە خوازێت ئەسڵەن زانیتانە کەنیژگەل چۆن شووەکەن کوڕێل چۆن ژنە خوازن وا ئەم تەرحە لە خۆتان دەرتێرن من جواوە دەمۆ کەنیژێل ئام شتیانە لە کوڕگەرەکە ێژن کوڕەکە تا ئەتوانێ بێکاروێ عورزەی هیچ کارێکی نەوێ هەتا ئەمکانی ئەس چاوچڵێس و بێحەیا و بێچاوڕوو ناپاکوێت یعنی وە شوێنی هەرچێک کەنیشکا بڕوانێت ئەسڵەن بێوەفاوێ بۆی مهم نەیە من ژنیم یا ژنی نییە وە شوێنی ژنێترا بگەڕێت تا ئەو جێوەڕێ هەز بێحجاب و هەرزەلی باسوێت لە هەر کوێوە مەردم جەمەون ئەم بێعەقڵترینیانوێت نە من هەرچێک کەنیشکی ئەم شارەسەتێکی گشتیانە سەر و ساختەی بێت و نەزەری هێوە هیچ کەنیشکێک کوڕێکی وا ئەنتخاب بکات ئەمە وا من وتم معیاری حەقیقی کەنیشکەکانە یا کەنیشکە ژێشێ کوڕ ئەهلی کار وێت ئەهلی شغڵ وێت هەڵە خەرج نەوێت اقتصاد بزانێت لە ناوی خەڵکا بێعەقڵترین نەوێت بەشک و عاقڵترین وێت وەفاداروێەوە خانەوادەی چاوی وە شوێنی خەڵکی ترۆ نەوێت بێ ئادەی بێ حجابی چۆن ئەم پەیامانە ئەوات پەیامە ئەوەڵنەکانەوە کاکە گیان خەریکی نانی خۆتەوە ڕیت هیچ پیاەکی ژیر کەنیشکی خۆی ناوەتەوە مەر کەنیشکەی لە تۆ بێ قیمەتتر وێت بووێتە ملی ئەی کوڕەکان چیان گەرەکە لە کەنیشک ئێژن کەنیشک هەڵ حەز نەکا مناڵی بێت هەر دڵی پێوە نەیە کوڕ و کەنیژوە خێو بکە من ژنی وامە گەرەکە ژنێکم گەرەکە سوحتایە وارەی خوا لە ماڵا بۆی چڵک و چەقیڕێی بێ وەختێ چوو بۆ بازار لە حەچێ ژنوا لە بازاڕا خوجوانتری تا ئەو ڕۆژە شووە کاتە من پۆشتەوێ ئەو ڕۆژە شووی کردە من خۆی ڕوت کاتەوە بۆ خەڵکی نەکورە هەر لەوەبەریش هەر ڕوت و قوت وێ خاس ژنێکم گەرەکە بێعەقڵ و دەمشڕ و کەلام هەرزە و کەلام تەفرەقە یا ژنێک نە هەر من ڕەفیقی وم هەشنۆ کوڕی تریش ڕەفیقیە شەو من وام مەڵا هەشنۆ کوڕی تریش زەنگی بۆ بەن هەواڵی بپرس وەڕاستی بێحجابە لە ئەمە فەرهەنگیانە لە وڵاتی ئێمە کێ کەنیشکە هاتە کوڕیوە کام کەنیشکی بێعەقڵە شوو بکاتە کوڕێکی وای نەی کام کوڕە کەنیشکێکی بێعەقڵی وای نەبخوازێت کوڕەکانی وڵاتی ئێمەژن کەنیشکێکم گەرەکە وەختێ بووە ژنی من مناڵەکەی لە گشت کەسێک خۆشتر گەرەکە پێی بێژێ دایکەکەم باوکەکەم کەنیشکێکم گەرەکە بووە ژنی من غەیر ئەز من چاوی وە شوێنی هیچ پیاەکی ترۆ نەوێ لە ناوی ژنگەلا عاقڵترین وێت حجابی کەلام و حجابی سورەتی بەیانی قسەوەڕێن و فتیفتیکەر نەوێت ئیتر باقیەکەیکی خۆتان بیخوێننەوە بێ ئادەی بێ حجابی کام لەمانیە واتیە وا هێمە حەزی لێەکەین جۆرێ بنوێنە ڕەویە و ڕەفتارت بەدکاران نەکەن هەوای شکارت هەر کەسێک بێحجابێک ڕەفیقی وێ یا بێحجابێک داستانی لەلای ئەموێ ئەزانێ وەختێ تێنە دەروە شوێنی ئامی با حجابە ناگەڕێن بۆ هەڵە و هەرزەی چاو ئەدەن بزانن کێ پەستر لە خۆیانە تا بتوانن سوء استفادەی لێ بکەن
من نازانم دەرونی تۆ چی واتیە لە ڕووی زاهر قەزاوەتەکەم ئەکسەری معتادیە ڕەفیقی معتادیان هەست و ڕەفیقی تەواوی پیاوە چاکێل پیاوەلی عالم و باخلاقن ژنگەلی باحجابیش ئەکسەری ڕەفیقەلیان مؤمن و باحجابن و بێحجابەل ئەکسەری ڕەفیقەلیان احتماڵاً بێحجاب و بەدەخلاقن بەدکارن جۆرێ بنوێنە ڕەویە و ڕەفتارت بەدکاران نەکەن هەوای شکارت تۆ خۆ بەعسەویت خەڵک بنەنە شوێنە و خۆ بەعسەویت ناو گەنوێت کەسێک کە خاوەن حەیا و عیززەتە لە نێوگەلا زۆر بەقیمەتە حەیا و عیززەتی تۆ لە ڕەفتارتا دیارە کەس نازانێت لە دەروون تا چیە بزرێت ئینسانی کامڵ نە پیاوە و نەژن هایە ژن ئام ژن بخوازێک کامڵەوێت ئینسانی کامڵ بەر لە ژن خواستنیش نە پیاوە و نەژن چون پیا خەتەرەتەکی ژناوێت ژنیش خەتەرەتەکی پیاوێت ئەگەر مەحرەمی یەک نەون قسەیان بۆ دروستەکە ئینسانی کامڵ وا لە ڕەفتار و لە حجابا خۆی نواندێ ئەو نە مؤەدەبە نە پیا و نە ژن بێتە پاڵی خوتورەی نییە چون ئینسانی کامڵ یا موسڵمان ئەو کەسەسە دیگەران لە دەست و زەبانی لە ئەمانەوە وەختی واوە ئینسانە پیاو یا ژن نییە چون پیاو واوە شوێنی ژنە و ژنیش واوە شوێنی پیاو ئەگەر بوویتە سەر ئینسانێکی کامڵ ئەشێ فەرق نەکا بۆ ئەو کەسە هالەلاتا پیاوێ یا ژن چون تۆ حجاب هەست بۆ هیچ شتێکی ڕوت و قوت و تەحریک کنەندەی ئەو ناڕوانی و هیچ تەحریک کنەندەیەکی خۆی چی ئیشانی ئەو ناغی ئەمە ئاوامی کامڵی پێژن پس ئاوامی کامڵ هەر شغڵێکی بێ فەرق ناکات مشتریەکەی پیاوە یا ژن چون ئەم با حجابە بێحجابی ئەو قیمەتی نییە بۆی لە ئەمیش بێحجابیەک عەزیەتی کەسێک ناکات ئینسانی کامڵ فقط ئەگەر پیاوە بۆ یەک نەفەر پیاوە ژنەکەی و ئەگەر ژنە فقط بۆ یەک نەفەر ژنە ئەویش شووەکەی ئیتر ئەگەر واوە بۆ هیچ کەسێکی تر خوتورە ڕووی تێ ناکات پیاو و ژنی کە با حجاب بوون و بوونە ژن و شوو ئەمە خۆشبەختی زیندەگییانە لەزەت ئەوەن لە یەکتری و عاشقی یەکن چون جاذبەیەکە خوا دایە بۆ ئەوە جنسی مخالف جەزبکە فقط ئیشانی یەکتریەوێت ئیشانی هیچ کەیتری ناوێن و چون ئەمیش با حجابە لە هیچ کەسی تر نەیدیە هەل لە هاوسێرەکە و هاودەمەکەی خۆی دیە هاوسەر و هاودەمەکەی خۆی لە دنیا پێخۆشتر چون هیچ کەسێکی تر نێسی ئیشانی بدات ئەگەریش بیدات ئەم پاپەی ناوێت چون حرامە پس عشق و خۆشبەختی ڕوویان تێکات وەفاداری و یەکتر چون ئەزانێت تەواوی ژنگەلی تر بۆ ئەم ئاغەمن و ئەم چاوی نیەوە شوێنی هیچ کەسێکی ترۆ نە پیاو لە ژن خانە گومانە و نە ژن لە پیاو بەدگومانە چون ئەزانێت پیاوەکەی پیاوە ژنەکەی ژنە بە معنای ئینسان چاوی وە شوێنی هیچ کەسێکی ترۆ نییە پس ئەگەر ژنەکەی مامەڵە بکە خەفەت ناخوا خۆی تەکی ژنی خەڵکا قسە و مراوە دەیبێت ژنەکەی هۆڵی لێدانێت یەکێ لە عەلامەتگەلی بەدگومانی ئەوەسە ئیتمینانمان بە حجابی یەکتری نییە حجابی مەخسووسەن سیرەتی یەکتری قسەکە ترسم سەنگین بێت نازانم بەحسەکەمان بووەسە چەند دەقیقە 42 دەقیقە توولانی بووە ئیتر کۆتایەکەمەوە حجاب بزانین چی نییە و چییە چون لازمە ئەمیشە تعریف بکەین بعضێک کەس وازانە حجاب لیباسە نەخێر حجاب فقط لیباس نییە حجاب فقط هینی ژن نییە حجاب هینی پیاویچە فرێ لە پیاوەل ژنگەلیان لەڕێ دەرکردێ فرێ لە ژنگەلیش پیاوەلیان لەڕێ دەرکردێ هەر کامێکیان محرکی ئەوە کەیانوێت بێحجابە و هەر کەسێک تەحریک کنەندەز ئەگەر گەرەکی حجابی بێشێت تەحریکەکەی لاوە تەحریک ممکنە قسەوێت و دەنگی ناسر قسە بکەی ممکنە لیباسوێت لیباسەکەیش با حجابوێت وەلێ ڕەنگەکەی تەحریک کنەندەوێت وەلێ دوختەکەی خەتەرناکوێت هیچ کوێتی تیا دیار نەیە وەلێ دوختێکدا هەروەم بازاڕاڕێ گشت کەسێ مەجبورە تماشا بکە حجاب فقط لیباس نییە عەرزم کردن بعضێ وەخت نەوعی ڕێکردن بێ حجابی لیباسەکە فرە با حجابە ئەو نە خۆش خۆیە خاوەم دێو و دێوە گشت کەسێ مەجبورە تماشای بکە کەم کەسێ خۆی پێگیری ئەو نە وا قسە ئەکات ئاغەم فقط گوێی وەدەنگوێت ئەزانێت ئەم ئاغەمە بەدکاران هانە شوێنی وەشکاری بکەن خۆی عەرزەکات توعمەس ئیتر چون وەخت کەمە فرە ناچم ئەگەر بێژم حجاب چییە حجاب ئەو چتەسە کەوا تەحریک لە بین ئەوات
سیانەتی وجودی تۆ ئەکات و دیگەران تحریک ناکا و سیانەتی وجودی ئەوانی چەکات. حجاب شتێ لە تریچێ ئامانەسە حجاب پەردەپۆشیە عیبی خەڵک داشاردنێ یەکێکی ڕوتدی تۆ چاو بخچەیتر ئەو ڕوتنی بعضی وەخت خەڵک حجابیان نییە تۆ حجابیان بۆ خاسکە کاورا عەشوەکات تۆ پاپەیمەوە کاورا نازەکات تۆ گوێتێمەوە تۆ حجاب بۆ ئەو خاسکە ئەگەر ماڵی دزی کەس نەیسێنێ دز چی پێ بکاوێتە ملی ئەگەر هێمە ماڵی دزی سێننەوین مردم مەجبورن ئیتر دزی نەکەن وەلێ داخەکە ماڵی دزی سێن لە دزەکە فرەترە مشتری فرەس پس بعضی وەخت پەردەداپۆشین و چاوقچینە بۆوە دیگەری با حجاب بکەیت خۆ هەسە چاوقچە با ئەو با حجاب بێت بعضی وەخت عەفەتە لە قسە هەر نازەکەی مهم نییە کەلیمەکانێکی مهمە بزانە چۆن قسەکەی تەرەفەکە و پیاوە یاژن کام کەلیمەشێ بێژی تا ئەم ژنە تووڕە نەوێت تا ئەم ژنە تەحریک نەوێت کێ تەرەفەکە و پیاوە کام قسە بکەی پیاوەکە بزانێ ئینسانێک لە بەرانبەریاوێسیە نەو جنسێکی موئەنەس چون ئینسان دوو چتە یەکێ جنسە یەکێ جنسیەت جنس ئەو چتەسە ئەگەر نەوایە ژنە و پیانۆ و نەسڵ منقەرزە و یعنی شتێکە خوا بیولۆژیک دروستی کردێ نێرومێییەوە کوردی شتێکیش جنسیەتە فەرهەنگ دروستی کردێ ژن حەقی نییە بازێک کار بکە پیاویش حەقی نییە بازێک کار بکە بەوێنی نەیوتێ فەرهەنگ نایەڵێت مەسەڵەن ژن لە بازاڕی جوانڕا لە بازاڕی کرماش تاران هاتوو چەرخە سوارێکە وەلێ لە بازاڕی جوانڕا بیکا فەرهەنگی ئێمە ژنە مژنە شتێکی لێ قۆمیە تا 10 ساڵ لەمەوبەر فەرهەنگی ئێمە 20 ساڵ لەمەوبەر ژن ڕانندەیی تیانەوە کرد ئیسا کەوتە سەرجێ هیچ شکاڵێکی چنی شەرع مەنعی نەکردو فەرهەنگ مەنعی کردو بعضی وەخت فەرهەنگ شتێ لێ مەنعەکا لە شەرع قەویتر مەسەڵەن پیاو لە ئێرانە ئەتوانێ ژێرکراسێ لە بەریایە و نوێژ بخوێنێ وەلێ ئەگەر ژێرکراسێ لە بەریایە و بێتە دەر کەس ژنی هاتێ کەس ئەستخدامێکاوە سەری کار لە نەزەری شەرعیوە تووشی گوناح نەبووە وەلێ لە نەزەری فەرهەنگی و ژن پیاوێکی هەرزەس بعضی وەخت فەرهەنگ لە دین غەنیترە لە بعضێ شتە وەلێ هەرگیز فەرهەنگ ناتوانێت بە تەوری مطلق لە دین غەنیتر بێت چون فەرهەنگ عەقڵی بەشەر دروستی دەکات و دین علمی لەدونی دروستی کردێ علمی خوایی دروستی کرد حجاب بعضی وەخت شەرم و حەیاس حارەقکردنە خەجاڵەتی کێشانە تەرەفەکە و کارێکی کردە وەختێ تۆ حارەقەکەیت و شەرم ئەگرێ و سەر هەڵناوڕی ئەو خاس ئەزانێت چی لێ قۆمیە خاس ئەزانێت چەندێک قیمەتی لە بەرچاوی تۆ هاتە خوار و شەرم و حەیاکردن لە خۆیشکەکانمان ممکنە خۆیشک بێت لە وتاقێکا لیباس عەوەز بکە تۆ شەرم بگرێ بێژە دەرگا بوەسە وەختە لیباس عەوەزەکەی تا بزانێ براکەی دەرگای بەسیایی لێگەرەکە حەقی نییە دەرگای بازوێ لە خەڵک کوڕێک وەختێ لە ماڵا ئەخەفێت چۆن ئەخەفێت خۆیشکەکەی وا لە بەرچاوی شەرمی بێت دروستە مەحرەمیە ئەشێ حەیای بێت تا حەجاب ئامۆزش بووە حەجاب کەرامەتی وجودی بەشەرێک هەرچیەک ئەرزشمەندترێ پختەترەی پێچنەوە قەشەنگتر هەڵیێڕن حجاب ئەعلامی حەریمەیەژی برا من ئەمە تو حەق نییە لای بووی ئەها دەرگای بەسیا ئەشێ تەقی لێبەی بڕۆیتە ناو وەلێ دەرگای باز ملە نەیتوە ڕۆیتە ناو حجاب ئەعلامەوە تەرەف تۆ ناتوانێ هەروای نەتەکی منە و بێ اختیار و بێ ڕەزایەتی من و بێ نگاهی فەرهەنگی و ئەخلاقی و دینی بە من قسەم تەقا بکەی وەلێ وەختە حجابنە و کاولایەژە کوڕە بەرەڵا سەر چۆنێ قسەی تەقا بکەی چی قوم ئەم حەریمە ئەعلام بکە خۆی دیاری بکە چی چەنێ قیمەتە و ئاخرین چت حجاب ئبرازی وجودە تۆ ئەیشتوانی ڕوتوب قوتوی ئەگەر حجاب و انتخاب کرد ئەعلامەکەی و مردم برا من ئەمە قبول نەکەی ناتوانی تەکما قسە بکەی بە قودرەت تۆ ئبرازی وجود بکەن وەختێکانە تۆ ئبرازی وجود ناکەی کاورایش ئەرزشی بۆ قاعل نیە مەساڵێکی سادەمدا بەرادەرێک گوتی و بۆ واتەوتێسە یەژمی وێ بەعزێ وەخت سواری ماشینێکەوی ڕانندەکەی ڕانندەگەلیش لە خۆمانن فرەیان لە من باشترن وەلێ بەعزێ وەخت دانەدانەیەکیان فرە باش نییە ئەگەر بێژی پێی ئاغای ڕانندە تخوا بوەخشی خەجاڵەتم مەعزەرەتمە ئەگەر ئەکرێت دەنگی حاوزەفتەکەمێ بۆرە خوارێژە ناکری برا چیو کردووە خەجاڵەتی مەعزەرەتیە تخوا بوەخشی ئەو پیاەکە ڕانندەست شغڵی مسافرکێشی انتخاب کردێ ئەشێ حجابی شغڵەکەیش بزانێ ئەگەر مسافرێ لە ئەترازیانە لە ئاهەنگێک ئەو حەقی پخشی کاتۆ مەگەر ئەو ڕۆژە گەواهینامەی مسافرکێشی یا مجەوزی مسافرکێشیان پێدا نەیزانی
ئەمیانە مەگەر پێ نەوتێ پێیان نەوتێ بڕوا مراجعە بکە ئەمە ئەسڵە ئەشە بیچ کوتێتە دارا بەعزێ وەخت لە ناوی ماشینەکەیە تۆ دەستور بووێ جایگای تۆ ئێبرازی وجودە نەوێ حەقارەت بەژە کاکەگیان ناو زەفتە بوێرە خوار هیچ بێ احترامێک نەکرەوە لێوە قدرەتە قسەکەی یعنی من قانونەکە زانم تۆ ڕعایەتە نەکرێ حەق با منە حەملەکەم نەوە دفاع تۆ حەق با خۆتە مەیلێ بێ حجابی مەیلێ با حجابی با حجابی لە منشوری ئەخلاقیە و لە مەحەکی ئەخلاقیە سڵامەتی جامعەس انتخابم کرێت تۆ حەق نییە هەروای نەیتر بڕوانی وە منە حجاب اختیارە ئیجبار نییە ئەگەر کەسێوە ئیجباری با حجاب بوو ئەوێتە کەڵەکی ناوێتە مەلەکی آخرین قسەمەکە قازێک چیان پێدام بزانم چیوەتیە بەڵێ بەقای جامعە وابەستەست بە ئام دووچتە جامعەی جوانڕۆی خۆمانێژم من بە جامعەی ئەوروپا نایێژم چون عەرزم کردن حجاب قسمەتێکی فەرهەنگیە هەرکێ دڵی واوە بێ حجابی وێ دیمانە خوایش مجازاتی ناکە ئەر ئازاز ئیمشەو بێ حجابێ لە جوانڕۆ لە شەوسوە وەکی ئەوروپا بێتە بازاڕ بزانم بێ حجابەکان تێڵەن ساق بگێتەوە ماڵ ئێمە ئیسا ئەگەر حجاب لە جوانڕۆ ڕعایەتەکەین بازێ وەخت دینی نییە مەجبورین آخر لە بەردەمی خەڵکا خۆ ڕوت نەکەیتەوە خەیاڵەکەی لە خوا ئەترسی زات نییە هیچ کێ زاتی نییە لە بەردەمی خەڵکا خۆی ڕوت کاتەوە ئەگەر لە تەهی دڵتا ئارەزۆ کرد حجاب و بێژن پێی حجاب شەرم و حەیای ژنگەل و غیرەتی پیاگەل سڵامەتی جامعەی ئێمەس ئێمڕۆ شەرم و حەیای ژنگەل کەمێک کەم بووەسەوە خیرەتی پیاگەکانیش کەمێک فرەتر کەم بووەسەوە بۆیە جامعە خەریکە ئەو دەردی تەلاقی لێ قۆمێ ئاخرین شتێکە برایە لە منی پرسیە وتیەسی چرا حجاب مرد و زەن با هەم فەرق دەرێت ڕاستی جسمی ژن و پیا وەکی یەکە تا حجابیان وەکی یەکێت ژمارەی کەوشەکانی ژن ئاخرەکەی بڕوا بێتە 42-43 وەزنی ژن تماشاکەن قەدی ژن تماشاکەن باڵای ژن تماشاکەن دەنگی ژن تماشاکەن تەکنۆلۆژی یا فیزیۆلۆژی بۆنی ژن تماشاکەن هینی پیایش تماشاکەن ئەگەر وەکی یەکون منی ژێژم با حجابەکەی وەکی یەکێ گەرەکمە فرە سادە جواب بوومەوە ئەگەریش گەرەکتانە خاستر جواب بوومەوە کارێکە ژن ئەیکا فەرزەند پەروەریە کارێکە پیا ئەیکا ڕزق ئاوەریە هەنۆز لە جامعەلی مەرد سالارە واسە و هەنۆز لە جامعەیەکە قەوامی خانەوادە واوە دەسی پیاوە هەروای ئەمە ئیتر دەستوری خواست پیاو مەسئولی نەفەقەت شغڵگەلێکی هەست ئەو حجابە نایەڵێت بیکات و ژنی شغڵگەلێکی هەست بە حجابی پیانەوە بەعزێ وەخت مانعی بۆ ئیجادێت من سادەیژم چون ژن و پیا لە نەزەری جسمی و ڕەوانی و عاتفی و فەرهەنگی و ئیجتماعی و ئینتزاراتی ئیجتماعی و فەرقیان هەست فعلەن ئەم دوو لیباسە لە وڵاتی کوردەواری ئێمە هەست ڕێکی هەردیان دووریا و عەوەزکردنی ئیشکاڵیە وەسەلامو عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه